خۆپیشاندانی گەورە لە هەندێک لە شارەکانی وڵاتی میانمار لە بەرامبەر کۆدەتا سەربازێکی هەفتەی ڕابردوو کەوتەوە. ئۆنگ سان هامین سەرکردەیەکی خۆپیشاندانەکانە. کودەتا سەربازیەکە پێشێلکاری دیموکراسیەتەکەمان و مافەکانی مرۆڤە، هەروەها بێڕێزیە بە خواستی میلەتەکەمان. لەبەرم هۆکارانە ئێمە دژی کودەتا سەربازیەکەین، گرنگە ڕێزە ئاکامەکانی هەڵبژاردن بگیرێت، لەبەرەوە هاتین ئەم خۆپیشاندانەمان ڕێکخست. خۆپیشاندان دوای ئەو هەفتەیە دێت کە سوپار ڕایگەیان ساختەکاری لە هەڵبژاردندا کراوە. لە مانگی 11دا ئەندامانی حکومەتە هەڵبژێراوەکەشی دەستگیر کرد. هێڵەکانی ئینتەرنێت بڕاوە و هەندێک هەواڵیش هەبوو کە هێڵی ئینتەرنێت لە ڕۆژانی ئایندەدا بگەڕێتەوە. خۆپیشاندەران 350 بەرز کردوتەوە وەک سمبولێک دژی کۆدەتا سەربازیەکە و داواشانە کرد سەرکردە هەڵبژێراوەکەیان ئۆنگ سان سووکی ئازاد بکەن. جدی سووریشان لەبەردا بوو وەک هاوسۆزیەک بۆ سەرکردەکان ئۆنگ سان سووکی و پارتی کۆمکاری نیشتیمانی بۆ دیموکراسی. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و سەرکردەی تری جیهانیش سەرکۆنەی کۆدەتا سەربازەکەیان کرد و داوایان کرد حکومەتە هەڵبژێراوەکە دەسەڵات بگرێتەوە دەست. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.